ئەرەوڵا سەرچاوی ئەمە هاوڕێیان بەڕاستە لە بیرم نەچوت تکایە بۆ هەموو ئەو کوردانەی لە سویدن تکایە شەڕێکێک لاکەرەوەیە هەڵبژاردننی ئەو جارە کورە بەرەی ڕاست سەبارەت دیموکرات بێتە سەر حکوم بڕوا بکە فلیممان دەسووتێ بڕوا بکەن ینی کارەسات ڕوودەدا ئەو جارەی یعنی ئەوانە لەو 4 ساڵەی دەستیان لە بۆ ڕاکێشانی جەوازیش برد پاسیش کە لە خەڵک وەربگیرێتەوە کۆمەڵێک بەهانەیان هیناوە دوای ئەوەی لێدێ لەسەر بچووکتریش پەناهەندە دەنێرنەوە لەسەر بچووکتریش جەوازت هەیە نیتت مافیای سویدی بی ئۆکێ بەس مافیای کوردبی جەواز لێ وەردەگیرێتەوە ئەی چ لە سوید دەکەن یعنی دەبینی ئێستا لە پۆلیس لە کورە نەخۆشخانە ڕاسیزم هاوار دەکە لەو دوو شوێنە مرۆڤ دۆستی ئەو هەڵبژاردنەیەک لاکەرەوەیە بڕۆنە دەنگدان کورە کاکە ئەو سویدە ئەوەندە خزمەتی مای کردیە لە بێ ئاوی کارەبایی لە بێ موچەیی لە کەرامەت هاوڕێیان بڕوا بکە من زۆر زار باسەکەم 26 ساڵە لە وڵاتم شەخێکم ئیهانەک نەکراوم لێرەش بەس پارتی دەیدامە بڕوا بکە لێرەش یەکجار لێم درا ئیهانەکرام ئەیش پارتی میتف یعنی تۆ ئەو هەموو خزمەت گوزاریەت هەیە و لێرە چارەنووسی خۆت و ماڵ و منداڵتێ بڕۆ بۆ دەنگدان لە هەموو ئەوڕۆپا کاچ خۆم ئەوە ژیانت دەگۆڕی بۆ ئێمە بۆیە ئەو هەڵبژاردنەی سوید زۆر گرنگە تکایە بڕۆنە دەنگدان هانی خەڵک بدەن کورار یعنی بە جددیەت وەرە ئەو هەموو خزمەت گوزاریەت دەکرێت لە وڵاتە دەژین دەنگ نادەیەتی دەکەێت شەڕە سەو هەراهۆریایەک لە پارتی وێچێتی لێ ڕادەستیەوە دەنگە دەی لە بۆکو پارتی وێچێتی بەس لێرە ناسی دەنگ دەی لە بۆ ئەو حزبانەی کە شەڕی تو دەکەن لەگە سواری دیموکراتن بەرمونە لە سوید بۆیە بڕۆنە دەنگدان هانی خەڵک بدەن ئەو هەڵبژاردنانە لە ئەوروپای گرنگە بە بەرەی چاپ خەڵکی ئازادی خواز کاندیدی کورد فڕێ بدەنە ناو هەڵبژاردنەکان هاوڕێیان شتەشکەش ئەمن هەر لۆ بە خێربێن سەرچاوی ئەمەم هەر لە بۆ ئەوە دەکەم یعنی بڕوا بکەن من بیر لەوە دەکەمەوە یعنی مەسەڵەن عەرەب جەزیرەی هەیە چ کەناڵێکی بەهێزە دوای ئەو عەرەبیەشیان هەیە کۆمەڵێکەوەیە کورد یەک کەناڵی نییە یەک کەناڵ بە کەڵک بێ کەناڵەکی نەتەوەیی نیشتیمانی بێتن داکۆچی لە کورد بکە پێگەی کورد بەهێز بکە یعنی ئەو هەموو ملیاردێرەمان هەیە کاکە ئەو پەکەکە لە 94 داهێنەری تەلەڤیزیۆن بوو و پەکەکە بە میتیڤی پێڕاگەی هەستە بەڵام لە 94ەوە چەقیە لە جێی خۆی ئێستاش تەلەڤیزیۆنەکانی بەو نووسە تێڤێش کە کردیتەوە دەرێ سەردەمی ئیتیحاد سۆڤیەتی و سەردەمی تەلەڤیزیۆنی تەمیم و عێراق و سەورەیە یعنی بە جددی ئەو حزبە ئەو هەموو تەلەڤیزیۆنەی هەیە فاشلترین حزب لە بواری میدیایی برادەرانی ئاپۆچینە برا ڕۆ چ پارەیەکی سرف دەکەن بەس چەند یعنی نازانم بۆ سەدەم جارە باز دەکەین لە هەموو شتێک لە پێش حزبەکانی کەبن بەڵام لە تەلەڤیزیۆن لە میدیە برا ڕۆ کە ڕووداوە ڕوودەدا پیاو نازانی لە چێ بچی بە دوای خەبەردا بگەڕێ ئی باکووریان ئی ڕۆژهەڵاتیان ئی باشوور ئی ڕۆژ ئاواشیان میدیایان نییە هیچ میدیایشان نییە لە ڕۆژهەڵاتیش ئەڵێن کە هاوڕێیان 50 حزب هەیە بەڵام وەڵڵاهی یەک میدیایان نییە ئینسان بچی مزداقەت هەیە بۆیە من هەر ئەو قسە دەڵێم دەیان ملیاردێر هەیە لەگە چەند هەندێکیان قسەشم بووم بابا ئیوایە لەسەر مردنا کورە کاکە 2 ملیارد دۆلاری دابنێ کورە ملیارەشی دابنێ 300 ملیۆنی دابنێ لە بۆ تەلەڤیزیۆنێکی گەورە لە بۆ دەیان کەوادیری کورد لەو ناوەندە جیهانیانە هانیان بدەن هەن لە شوێنی گرنگ و هەستیان ژیریان بکەن کورد بەوانە پێڕادەگە ئەوڕۆ سەردەمی سۆسیال میدیا و میدیایە لەگە دیبلۆماسیەت بڕوا بکەن شەڕ و چەکداری هەندە باوی نمایە ئەیتر هانی خەڵک بدەن ینی پرۆژەیەکی نەتەوەیی بکەنەوە نەدەوڵەمەندەکە پارتی هۆچێتی میدار تەلەڤیزیۆنەکان هەیە بەس لەو بەشان هەڵدانی دز و زەرد دەکەن برادرانی قەندیلیش تەلەڤیزیۆنێکی مەرداریان هەیە دەوڵەمەندەکانیش سیرکرد لە کاتێکدا قازانجی گەورەی تێدایە هاوڕێیان بابجینە سەر یەکەم تشت هەسەدا دوێنێ ڕەنگبی زۆر کەس شۆک داگیرتیە نەحەقیش نییە خەونی کورد زۆر گەورە بوو کورد
ئەو دەمەی کورت قوربانی گەورەیدا هەسەدە وجودی هەبوو و یعنی ئەو خۆپشاندانانەی ئەخیری خەڵک چاوەڕێی ئەو بوو دەوڵەتێک دروست بی بەداخەوە و لە ئێستاکە لەگەر چێش ینی کۆمەڵێک مەنسەب درایە کە ئەو مەنسەبە لە ئاستی نەخوێنە نە لە ئاستی قوربانیدانە نە لە ئاستی ئەو شەو نخونیە بەڵام دوو حاڵەت هەیە هاوڕێن کۆمەڵێک هاتوشە نوێ لە دنیای سیاست هاتیتە ئاراوە لە مانجیەکەوە یان لە دوای ترامپەوە لە مانجیەکیشەوە بە تایبەتی ئەو ڕێککەوتنەی پاریس موامرەیەکی زۆر لە جەزائیر گەورەتر بوو زۆر لەوەی 2000 بورن 98 دژی ئۆزەلان گەورەتر بوو ڕوا بکە بەڵام تێک یعنی سەری نەگرت هەمووی ئەگەر نەدانرا بوو ئەگەر ئەو خڵتەیە سەری بگرترا بە تورکیا و بە ئەحمەد شەرە بڕوا بکە کۆمەڵ جینۆسایدی گەورەی کوردە بووە ئێستاش جینۆساید کرا ها بۆ زانیاریتان 2000 شەهید هەیە 3000 دیل هەیە باشە بە سەدان کچی کورد بە دەستی هێزەکانی ئەحمەد شەرە هەتک کرانە بە دەیان کچی شەڕڤانیش باشە من بەرپرسیشم لەوانە کە دەڵێن بەرپرسم لەبەرەوەی لەسەر چاوەی دەقیقەوە زانیتم ئەمریکاش دەزانی بەڵام پێشی گیرە بەو خەباتی تێکۆشانەی بەو ئیرادەی لە شەقامەکانی ئەوروپا و لە خەڵک و کوردستان و ئیلای لە ئاخیری بەشەشی پێشی ژیراگەنە زۆر تاوانەکە گەورەتر دەبوو زۆر تاوانەکە گەورەتر دەبوو و زۆر کەس هەمیان ڕەنگی ئەبەرەی لە ئیسرائیل نزیکە ئەڵێ کورد مەسەلەن لۆ لەگە تورکیا نزیک چکە ئەو ڕێککەوتنەی سووریا کورد یعنی بەڕاستی ئینسان تەئەسف دەخوا گیڤارایەکی نوێ بەرتە ڕاوێژکاری تیرۆریستە چووە یعنی هەموومان ژانمان پێگرتیە ئەو 11,000 شەهید درایە دەیان هەزار بریندار درایە ئەو هەموو داستانە چیە تیرۆریستەکەەوە بەڵام چ لە قەدەر دەکەی کو لە سیڤەر بۆ لۆزان بەجددی کو یعنی لە ڕێککەوتنی پاریس و واشنگتنەوە بوویتە سە وەزعی کورد کو لە دەستوری عێراق مەسەلەن زۆر شت دەکرا ئێستا وەزعی کورد چۆنە بەشەشی بەهۆی خەتای کوردە بەس بەشەشی کاکە بەریتانیا کە دەوڵەتە شاردراوە بڕیاردەرەکەیە لە ڕۆژ لە سووریا و ئەحمەد شەرعی هینا و کسی خوڕەکی خۆی ئەمریکاش پشتگیری دەکا ئیسرائیلیش چاوی لێبۆژی کاکە ڕایان گرتیە کورد شەڕی ئەحمەد شەرە لەو سەردەمەی بکە هیچ گیان لێ نییە لە غەزەی خراپتری لێ بکری یعنی ئەوە غەزە هەموو مرۆڤاتی لۆی هەرسا چی کرا دەستکەوتیان چ بوو هەندێک شت هەیە تۆ هەندەزار دەبێ بە حاڵەتی موقات خۆت تەجمید بکەی بە کەمێک دەستکەوت هەرچەندە دەستکەوتی باشە یان یەکەم جار احترافە بە کورد کرایە کە ئەسەد قەت نەیدەکرد و ئەو چارلیوایی کوردە مایە ها لەسەر پێ ڕاوەستایەوە ئەوەی من بزانم ئەمریکاش نایە ینی لەگەڵ ئەوەدا ئەو هێزانە هەر چارلیوە ژنانیش دەمێنێت و من نازانم 100% لە ئیژن بەس معلوم ئەو چارلیوایە هەموو قائیدەکانی دەبی کوردبی لە منتیقە کوردیەکانیش دەبن دەمینێن بەزە ژێرناوی سووریا و ئەوە ئامادەکاریانی ئەوە نییە کۆتایی پێبێتن بەڵێ کورد تەواو یعنی ئەوە دەستکەوتەکی گەورەیە تو بیکێ دەستوری مەسان کوێسە لە دەستوری عێراق لە 50 کاکە دەستوری عێراق نووسرا عێراق دەوڵەتەکی مشتەرەکی کورد و عەرەبە حکمی ذاتی هەفتا دەستکەوتە ئەوانە ها سیر مەکەن بەڵام بە پێی قوربانیدان و خەواتی تێکۆشان هەمومان تەئەسفمان پێ خواردیە پێی دەخۆین بەڵام یعنی لەو هاوچێشەی زەمانەی ئێستا لەو دنیای کە ترامپ بۆ خۆتان دیتن چەند جار موامرەی لەسەر کورد کرد لە 2019 کردی و لە 2026 ترامپ و بە قیادەی ئەو تۆمبارە کاکە وەڵڵا ئیسرائیلیش بەشدار بوو کاکە بۆ ئاخر هەندێک شتێ بە ئێمە ئەوە ڕوو لەو خەڵکانە بکەن کە دۆستی ئیسرائیلە کاچ خۆم یعنی لە ڕێککەوتنی پاریس پشتان لە کورد کرد پێشتر ئەو کوردوا و کورد پشتیان تێکە تاوڕێیان دەگەر ئەحمەد شەرە ئەوەی جۆلانی پێدان کۆمەڵێک امتیازی پێدان ئیسرائیل فەڕەنساش لە فەڕەنسا موامەرەکە کرا بە ئەمریکا هدایان نابوو کۆمەڵ جینۆسایدی کورد بکرێت وەکو گوتم ئیرادەی خەڵکی کوردستان و هەندێک شتی تریش ئێمە نامێ هەموو جارێ دووبارە بکەم ئەوە کە کورد قەرزاریانە ئەوانە پیلانەکەیان تێکە گەنا تۆمبارەک کابرایەک بوو بە دەیان ملیار دۆلاری وەرگرتیە لە سەخوێنی کورد و ئەوانە ئەندازیاری ئەوە بوون لەگەڵ یەک حاڵەتدان هاوڕێ من دەمێ ئەوە بڵێم
ئەمریکا بەریتانیا ئەوروپا ئێستا لە قۆناغی ئێستا لەگە دەوڵەتی سنتەر و سنتەرێکی سونەش دەعم دەکەن ئێستاکە سنتەری سونە بۆیە تەقوی ئەحمەد شەرع دەکرێت کورد ئەوڕۆ ناتوانێت شەڕی ئەحمەد شەرع بکە شەڕی ئەحمەد شەرعی پێ ناکرێت بەریتانیا لە پشتی ئەمریکا لە پشتێکی بە پلەیەک ئەوانیش ئەحمەد شەرع موقەتە دایانایە بڕوا بکەن شەڕی حیزبوڵڵای پێ دەکەن شەڕی شیعی پێ دەکەن بە هیوام کورد قوربانی گەورە دانەنێ بە هیوام کورد قوربانی لەو شەڕە دانەنێت چکو دەبوویتەوە بەشێک لە جێشی سووری و ئەمە نازانین بەڕاستی تا ئێستا چ دەبی چ نابی هاوکات چکو ئەوە هەمووی ڕەبتە بە هاوکێشەی بەشەکی ئەمریکا و لە پشت ئەو ڕێککەوتنەیە تۆم باراک ئەوڕۆ پیرۆزبایی کرد بە ڕۆژەکی مێژووی دادنێ دوێنێ هاوکات ڕەبتیشە بەو ڕێککەوتنەی ئاشتی لە نێوان ئۆزەلان و تورکیا ئەوەش ینی هەمووی تێکەڵ کێشە لە سەروی هەموو ئەوانش هاوڕێیان پارتیش زۆر هەوڵیدا نێچیر ئەندازیاری بەشێک لەو شتەیە لەبەر ئەوەی دەمی ئەردۆغان نێچیر لەگە ئەردۆغانی ئاوایە بەموو دەزانین ئەندازیاری ئەو تێک لاوازکردن بە جوڵانەوەی بە زەوقی تورکیایە دیتان ینی دەورێکی زۆر خراپی دیتە بڕوا بکەن خەڵک زۆر نێچیر نوێنەری ئەردۆغانە ئەردۆغانیش کابرایە کە هیچ پرەنسیبە چینیە هیچ پرەنسیبە چینیە بەڵام پرەنسیبی فاشیزمی تورک تێدا هەیە بەڵام مەسەن ئیسلامی نییە تورک تاندە تورک ئەوەی نییە بەڵام باڵی لە ترسی فاشزمی تورک هەموو شتێک لۆتوانەوەی کورد دەکە تۆ سیرکە ئەو نمونە ئێستا برادەرێک باسی کرد زۆر جوانە ئەوە ئەحمەد شەرع قبوڵی بچووکترین مافی کورد وەکو ئاڵای نییە هەتا ئێستا احترافێکی فەرمی بە تەواوەتی بە زمانی کوردی نەکردێ بەس یەک ئاڵای لۆ نێچیر دانا 2 مەتر بەرز بوو لۆ ئاڵای لۆ مەزلوم کۆبانی دانانێت لۆ نێچیر دەستە بە دیمەشق ناستە مەزلوم کۆبانی ناستە ڕۆژ ئەوە بۆ ماڵی بارزانی بە هەموو مێژیان ڕۆژێک لە ڕۆژان نەچونە ڕۆژ ئەوە بەس یەکەم کەس بوو مەسعود بارزانی پیرۆزبایی لە ئەحمەد شەرع کرد و ئێستا ئەو بەرەیە سونە کە بۆ زانیاریتان ینی هەلبووسی کە هاتە هەولێرە بە ئەمری تورکیا بۆ هاتە هەولێرە لەگە پارتی پێچینەوە ئەحمەد شەرع نێچیر ئێوان هەموو یەک گروپن دایان ناینە ئەمریکا و ئیسرائیل هاوڕێیان شەڕی شیعە ناکەن جوندی خۆیان بە کوشت نادەن چۆن لە شەڕی داعش کوردیان بە کوشتە ئەنیەوە بە ڕاشکاوی هەندە شتەیە دەبی بەعز بکەیت ئیسرائیلیش بەماشە دەیەوێترە بەو شتانە ئەوە دروزەکان لە دووران ئیسرائیل دەوڵەتی لۆپێکینانە ینی بە جددی بە هەندێ شتەیە من دەزانم ینی کورد زۆر غەڵەت دەکات دژی ئیسرائیل بێ دژی ئەمریکا بێ زۆر غەڵەتی تاریخی دەکەن و پرۆژەکەیان ئەوە هەبوو ڕێی داود خەڵکێک بە من دەڵێ وەڵاو کاکەمە هەموو جاروتمانە ئەو پرۆژە هەبوو لە گۆڕێ و ئێستاش تەواو نەبووە بەس کاکە لە ئێران بە حکمی تێکەڵبوونی چین و رووسیا هاوکێشەکان گۆڕە بۆیە هەموو پرۆژەکان دەگۆڕدرێتەوە کورد هەڵە دەکات دژی ئەمریکا و ئیسرائیل بێ وەکو بیستەکانی لێ دەکرێت و ئەوان بە هەموو حاڵەتێک لەو چاداژی کەرە باشتر بە هەموو حاڵەتێک بەڵام کورد ناتوانێت شەڕی ئەحمەد شەرعێک بکە لەو سەردەمەیان دژی ئەمریکا بوەستێتەوە بڵێ توی خیانەتت لە من کرد یعنی چت پێ دەکرێت ئیرادەی ذاتی هەرچێک بی هەنچی فەڵەستین دەبی هەنچی برادرانی باکوور دەبی لە شاخ بۆیە لەگەر ئەو واقعە تاڵای دەبی بڕوە هەرچوندا بەشی دەستکەوتیشە با نەسمەوە زیاتر ئەوە کاکە ڕاستە ئێستا مەسەن هێزی پێشمەرگە زودایە بەس و شەرەفتان ئەو وەسع پێشمەرگە کورە وەڵا ئەم مردم ئەوەندەی پێشمەرگە بڵێ کاکە جیفانمان بە تارە وەزعمان خراپە کاکە سوپای عێراق لە چێ بە ملیۆنێک و هەندێکی مۆزەفە پێشمەرگەی نێکبەت لە چێ کەکە بە سەد لای دەیبرنەوە پارەی نییە ڕەزیل و سەفیل بووە و ئەو پێشمەرگە و ئەو هێزە ئەمیانەی هەیە بەس پێم برێ سیفەتەکی کوردی تێدا هەیە بەس لە بۆ دەسەڵاتی خۆیان پارتیویشتی قەڵەوی دەکەن ئێتیمامیان پێدەدەن هێزی پێشمەرگەی چ مەسعود بارزانی فشە دەکاتن کاکە ئەو هێزە بەس لەو هەندێک دانرای لە سەرکوتی خەڵک ڕۆژێک نەماندی دژی داژی کە شتێک بکات و کەیفیشیان بەخۆنێ ماڵی بارزانی و یەکێتی و ئەمروزەی کە ئەوە ڕۆژ ئەوە چوار لیوایەکەی دەمینێ قانونیشە لە منتیقە کوردیەکانیش دەبینە و هەندێک مافی کوردیش دابین دەکرێت بەزە گوتمان بەس باشوور لەوی خراپتری لێ دەکرێت بڕوا بکە
لەوی خراپتری لە گۆڕە هەیە بەس با شەڕی شیعەتەوە بیت و شەڕی شیعە بەیانەوێ بە کورد و سوننە بکەن بە کورد و سوننە بکەن ئەگە کورد بشگەڕێتەوە پشگەڕێتەوە لە ناوچەکانی و کەرکووک و هەتا چیە حەملی بڕوا بکە کاتی بڕوا بکە نادرێتە کورد ئەو هاوچێشەی ئێستا هەیە من دەمێ ئەوە بڵێم لەگەر دەوڵەتی مرکزی بەقوەتی و پشگیری کەسانی وەکو ئەحمەد شەرع و عەلی زەیدی دەکەن پشگیری مافی کەلانی تێدانە دژ دەبی ئیتر دەکەوێت دژایەتی ئەوروپا و ئەمریکا و هەتا حەدەک ئیسرائیلیش هەتا حەدەک ئیسرائیلیش یعنی ئیسرائیل 2017 بە ئەو گلەیان لێ بکەن کاکە ڕەنگی بڵێ کورد کەتە بەرەی تورکیا یان بەجێ کاکە لە 2017 چیان لە مەسعود بارزانی کرد نەتەنیاهو نهات گوتی کورد حەقی دەوڵەتیە دوای ئەوە کە لە دەرکرا چی کرد لە 75 هەش بەتاڵیان بە کورد کرد چی کرد لە ڕێککەوتنی پاریسیش 2026 چی کرد دە بەشدار بوو لەو پلانانە بەڵام من هەموو کات ئەوە دەڵێم کورد نابێت تورکیا جددی نییە لەو پرۆسەی ئاشتیە کاتیە گاڵتە دەکا و ئەحمەد شەرع ئێستاش لەگەڵ ئەوە کابرایکی تیرۆریستە بەس کورد لەو زەمانەی ناتوانانی شەڕی ئەوە بکە بۆیە هەڵوەشانەوەی هەسەدا شکستێکی زۆر گەورە نییە وەکو ئەوی 75 خەڵکێک دەیەوە سوی بکاتن نەبابە ئەو هێزەکان دەمینێ منتیقە کوردەکان لە بەردەستی کورد دەمینێ وە کورد لەو زەمانەی ئەگەر دژ دەبی وەکو بیستەکان وەڵا ڕوبەڕووی کۆمەڵکوژی جینۆساید دەبتەوە دەبێت بە وەزعی ئێستا لەو زەمانەی قبول بکە ڕەنگی پاشماوەش کە هاوچەشەکان بگۆڕێ ڕەنگی ترامپ بگۆڕێ یان سیاسەتی دەوڵەتی قوڵی ئەمریکا و ئەوروپا بگۆڕێ شتشکە بێتە گۆڕێ بەس لەو زەمانەی هەر ئەوەندە بەدەستی لەو زەمانەی ئەگەر خەڵکەش دەبێ ئەمە پێشترەوەمان کردی و نازانم گۆتیتمان کاکە ڕێگای داوت هەبوو کاکە لە شەڕی ئێران ڕێگای داود و ڕێکەوتنی ئیبراهیم سەری نەگرتێت تا ئێستاکە ئاگە نەدانرا بوو کورد ڕۆڵی هەرە بەهێزی هەبیت هەموو کاتیش گوتمان دنیای سیاسەت ریاضیات نییە قورئان نییە نەگۆڕپی ڕەنگی بۆ ئایندە ساڵشکەوە زۆی کورد دەقاتی 5-6 مانگ لەمەوە بەر باشتر بی گرنگ ئەو ڕێکەوتنەی هەسەدا بەشەشی پەیوەستە بە ڕێکەوتنی ئاشتی و بە زەختی ئەمریکا بەڵام تا حەدێک یعنی حقوقی کوردیش پارێزراوە ئەوە نییە بڵێ هیچ نەپارێزرابی خاڵش کە شاڕیان بەسەرعی پێتان بڵێم چند ڕۆژێکە سێ چار ڕۆژە پارتی بەهێزەشی زۆرەوە هجومی سەرناوچەکانی هەرچیەکان دەکە هەر لە گوندی گردە ڕەشا لە لاجان دەیان کەسیان گرتیە بڕوا بکەن باس لەوە دەکرێت من لە سەرچاوەیەکی پاراستن تۆنی زانیاری پێمان دەدا ئەڵێت پارتی زانیاری لۆ هاتیە و بەشش ئەتراف کرایە چەند گەنجێک گیرایە و هەندێک خەتمایی گوایە هەبووە گوایە یەکێتی دامی هەرچیەکان دەکا و لەگەر مەعەی هەرچی جەوەراغەی مەهەی هەرچی پێکەوە بەنیاز بوونە لە گوندی گردە ڕەشە هزومی سەر مەسفای نەفتەکە بکرێ و لەلا ناز بدرێ ئەوەی کارەباکە بکرێ و لە گوندی لاجان و ئەوانە شێژ بکرێتە سەر نەوتەکە لا نازی بکرێ و دۆشکە گوات دۆشکە بیکەیسی دەیان چەک گیرایە خەتەکەیان وا بە دەست بەسەر ئەو منتیقەیەدا بگرن وەکو کارتەکی فشار نزیکی حکوومەتی عێراقیشە و ماڵی زەوەراغەی هەرچی ئەوە ڕەئیانە گوایە بەڵگەشیان لەدەستە پارتی 100% گەیشتە و قەنەعەت بۆیە بەو دەرەزەی جددی هەمەر و ئەوەی بردیە پیلانێکی وا لەسەر پارتی هەبوو ئەوە ڕەئی پاراستنە ئیتر ئەمە نازانم هۆکارە بەو هۆکارەیە بەس بڕوا بکەن یانی ئەوە ڕەئی پاراستن ئەوەیە کە هەوڵی کۆدەتایەک لەو ناوچانە هەبووە لە نێوان یەکێتی کە زەختی لێ بکە ئەو منتیقانە ئەوە لۆ پارتی دەبتە خاڵەکی لاواز ڕەنگی حکوومەتی عێراقیش لەگەڵدابی زۆر ئەوە ڕەنگ من نازانم ینی باڵەچیان تێدا هەبیان نەوتەوە دەڵێن جەوهەری مەعەی هەرچی لەگەڵدا بووە و گوندی گردە ڕەشە و لاجان و ئەوانە هێرش بکرێت سەر ئەوەی کارەباییەکە هێرش بکرێتە سەر لاناس فەوزایەک بدروست بکرێت بۆیە پارتی گوایە کەشفی کردیە دەیان کەسی گرتیە ئەو دەشبێنن ئەو قاعدەیە سەربازەیەکێتی گیرایە کوڕەکانی خورشید تەرچی من دوێنە شەوزانیم بەس دەبی تەکیید بکەیت ئەو خەبەرانە غەڵەت بی ماشەڵڵا ئەمە ملیۆنە کەس دژمانە بۆ ئەوە خاڵەکە و ئێستا ژیانی خورشید تەرچی و براکەی گەلە خەتەرتر بوو یعنی
واز پێ دەکرێت خوشی دوانیش دەستیان تێدا هەبووە لە زیندان بە حکمیەوەی کوڕەکەی لە ڕۆژانات گوتی مەهاجە چیمەکەم با مەهاجە یعنی تەختیتە چیوە هەبووە لە گۆڕێ کە خوشی دوانیش ئۆکەیان کردێ بۆیە ژیانی خوشی دوانش زۆر زەحمەت بوو دوای ئەو هەراهوریە بەر هەڵاڕیان ئەوە چیرۆکی پارتیە من نازانم ڕاستەکان ڕاست ناکە بەس ئەگە سەیری ئەو تووڕەیی و ئەو هەموو هێزەی پارتی و ئەو کۆنتترۆل و یعنی ئەو ئەمن خەڵکێک لەگەڵم دایە دەڵێ ینی دۆشکە جیرایە دۆشکە جیرایە چەچی گەورە جیرایە خەڵکێ ئەترافکێ و ئەگە بینیان لەگەیچێتی خراپبی ئەگەر هەیە خەڵکێک بینەسە تەلەڤیزیۆنی ئەگەر هەیە خەڵکێک بینەسە تەلەڤیزیۆنی بەشەشی منملانەیە لەگەریشێتی ئیتر نازانی ڕەنگ بیش پاراستن ئەوەش سیناریۆیەک بی بۆ ئەوەی هەرچەکان سەرکوت بکە فرسەتە سەرکوتیان بکات تۆڵی خۆیان لێ بکاتەوە ئەوە شوارێدا بەس زانیاری ئەمن دقیقم لەوەی زانیاری پاراستن وایە خەوڵی کۆدەتایان کۆدەتا چیان لەو منتیقەیە کۆمەڵێک جم و زۆڵکەن بەرحاڵ هاوڕێیان ئەو زانیاریان لای من هەبوو من نامەوێت زیاتر لە کاتتان بگرم سوپاسان دەکەم لە هەر شوێنێک لەگەڵە منن ئەو دوسێ زانیاریە بوو ویستم لەگەڵتان ئالوگۆڕکەم لە جیاتەوەی بە کۆمنت بنووسی کە زۆر دەبی شەوە شاد کاتێکی خۆش بۆ هەمووتان